بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین ئیشەڵڵا کە ئیشوکاری ئەو هاوڵاتیە لە کەرکووک ئاسان بێت، هاوکاری بکرێت بۆ ئەوەی کە ئۆتۆمبیلەکەی بکات بە ئۆتۆماتیک گێڕەکەی خانووی خۆی هەبێت، چونکە بەڕاستی کەسێک ئەمەنە کۆڵنە دەربێت، ئەمەنە سەربەرز و بە شەرەف بێت کە بێت خۆی بژێوی ژیانی خۆی دابین بکات، حەقیەتی کە لە دۆخێکی ئاسوودەتریشە بژێ. جا لەگەڵتان بەردەوامە بین لە تەوریان بەشەمان قساکەین لەسەر گرنگی ژینگە لە ڕووی ژینگەوە لە ڕووی زانستی و زۆر تەورمان هەبووە ئەوەی کە بۆ نمونە تا چەند گرنگە لە ڕووی زانستی و ئێمە ژینگەکەمان بپارێزین و ئەمە سوودی چێ بەڕاستی کە ئێمە ئاگامان لە ژینگا بێت. بەڵام لە تەوری ئەم بەشەمان ئەمانەوێت لە ڕوو ئاینەکەیەوە لە ڕێگەی میوانی بەڕێزی بەرنامەکەمانەوە زانیاریمان دەست بکەیت لەسەر ئەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام چۆن باسی گرنگی پاراستنی ژینگەی کردووە. جا بۆی کە لەسەر ئەم بابەتە بدوین بە میواندارەتی بەڕێز واللهی پێم وابێ تۆ ئەوەی خۆتم بەرە تاکو بنامە هەڵەکەم پێیەچێن. بەڕێ میواندارەتی بەڕێز مامۆستا عێرفان فایق مامۆستای ئاینیمان کردووە. مامۆستا گیان سڵاوت لێبێ بەخێر بۆ ئامادە بەڕێزت تاعاتت قبول بێت. مامۆستا ئەگەر بەڕێزت پێمان بڵێ ئاینی پیرۆزی ئیسلام چۆن باسی ژینگە چۆن باسی گرنگی پاراستنەکەی دەکات. بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان سەلات و سەلام لەگیان تاکی پێغەمبەر صلی الله علیه وسلم. خی تعالی تاعات و عیبادەتی هەمولایەکمان قبول کە و ڕۆژی مانگی ڕەمەزانمان قبول بێ ئینشاءالله. ڕێز و سوپاسیژمانی بۆ جەنابتان و بۆ برادرانش کە زەحمەتە کێشن بەم بەرنامەوە ڕۆژانە خوا لە شێمولایەکتان ساخە. لە ڕاستیە ئەم گەردون و کەونەی ئێمە هاینتی ئەم سروشتە جوانەی کە ئێمە میوانێکی تایە وەکو ماڵێکی ڕێکخرا وایە خی تعالی خستێتی خزمەتی ئینسان. ئەم مڵکەوەکو چۆن ئینسان خۆی مڵکی خوایە مەخلوقێکی ئیلاهیە ئەم کەون و گەردونەش هەردووکی هەر مەخلوقێکی ئیلاهیە و هەردوو لامان مەشروعێکی متەکامیلیەکن هەم گەردون هەم ئینسان. وەخوای تعالی ئینسانی لە زەوی خەلق کردووە لەم عناسیری کەونی خەلق کردووە و پێویستە ئینسان ئەم عناسیرانش بپارێزێت کە مادەی مڕەکەبی خۆین. خوا لە قورآنە فەرمێت بسم الله الرحمن الرحیم هو الذي أنشأكم من الأرض واستعمركم فيها. واتە خوای تعالی ئێوەی لەو خاک و زەوی و عناسیری خاکیە خەلق کردووە و داواشی لێ کردوون جیل لە دوای جیل ئێوە کە ئەم زەویە ئاوەدان بکەنەوە و احتیفازی پێوە بکەن و بیپارێزن. لە ئایەتێکی ترا خوای تعالی فەرمێت ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها. کەئەنەهو باسیەوەکە کە ئەم دنیا ماڵێکی ڕێکخراوە ئەم گەردونە وەکو خانەیەکی ڕێکخرا وایە دراوەتە دەست ئینسان نەیشێوێنێ لە ڕاستیە. بۆ ئەڵێن ماڵێکی ڕێکخراوە ئەمانەتێکی ئیلاییە چونکە لە ڕاستیات ئێمە وەکو مڵک ئەم خاک و خان و ماڵ و حاڵەمان وەرنەگرتووە. ئینسان وەکو دنیا وەکو خانووی کرێچێتی وایە ئینسان بەجێ یەڵێ چونکە مڵکی خوایە ئینسان خۆشی مڵکی خوایە ئەم گەردون و سروشتەژەر مڵکی خوایە خانەیەکی بە ئەمانەت دراوە بە ئینسان کەسێکیش خانوویەک ماڵێک بە یەکێکەدا بە ئەمانەت حەزەکە احتیفازی پێوە بکە یا ئەو خاوەن ماڵی ئەو قەدەرەی کە ها لەو ماڵە هەوڵەدا کە جوانی و سروشتی ئەو ماڵ و خانەولانە نەشێوێن و ئینسان مکەلەفیژە بە احتیفاز بۆ شتانەی کەوە وەکو ئەمانەت ئەدرێتە دەستی سروشتیش ئەمانەتێکی ئیلاهیە لە گەردونی ئینسانە چۆن خۆی ئەپارێزێ واجبی سەرشانیەتی ئەرکی سەرشانیەتی کە ئەو گەردونە شۆک و ئەو ماڵی خۆی بپارێزێ. زۆر باشە لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەمیشە ئاماژەپەوە ئەکرێت لەوەی کە پێویستە ئێمە هاوکاری برا موسڵمانەکانمان بین جا پاراستنی ژینگە لەوانەیە پەیوەندی کشی هەبێت بەسەرەوەی کە ئێمە ڕۆژانە چەندین کارمەندمان هەیە لە شارەوانی کە ماندوور سەرقاڵن بەوەی کە ژینگەکەی ئێمە بە پاک و خاوێنی ڕابگرن بەڵام هەندێک جا ئێمە زۆر بێ باکانەیەین ئەم شوێنانە پیس ئەەکەین بەداخەوە هەندێک جا گوێشمان لەوە ئەبێت کە ئەوتێت جا ئەگەر من پیسینەکەم ئەی ئەبێ ئەم کارمەندانە ئیشیان چی بێت ئەکرێ بڵێن ئێمە وەکو مسلمان هاوکاری ئەوانیش بنەوەی کە ئەوانیش ئەوەندە مادوونەکەن بە ئێمە هاوکاریان بنەوەی بە پاکی ڕای بگرین بە ئەوان کارەکەشیان هەبێت بەڵام ئەرکەکەیان ئاسانتر بێت. لە ڕاستی ئەمە ئەبێ دەستخۆشیان هەردێ بکەین لەو بە ڕێزانە کە ماندووە بن شەو ڕۆژی بە پاراستنی ژینگەی ئەم شار و ئەم وڵاتە خوا لەشیان ساخا و ماڵیان ئاوا بێت لە ڕاستیای یەک هەفتە ئەوان کار نەکەن بە شارەکەەوە دیار
یعنی بۆن و بەرامە و ناڕەحەتیە و شارە گەڕک و کۆڵانەکان هەمووی پێوەی دیارە لە ئەگەر ئەوان ئیش نەکەن ئێمە دەستخۆشیان لێکەین ماڵیان ئاوا بێ و لەشیان ساغ بێ کە ئەو ئەرکیان لە ئەستۆ گرتووە ئەو خزمەتە جوانەکەن و هەموو کەسێک وەکو موسڵمان لەسەری واجبە فەریزەتی سەرشانی هەموو موسڵمانێکە دەوروبەری خۆی بپارێزێ وڵاتی خۆی بپارێزێ خاکی خۆی بپارێزێ ئێمە عناسیری ئەربعەمانەیە کە بریتە لە خاک لە ئاو لە هەوا لە حەیوانات یا بڵێین لە ئاگر سەرچاوی ڕووناکیە ئەمانە شریعەتی ئیسلام و حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیشارەتی پێکردوون کە ئەمانە هەمویان مکەوەناتی خزمەتکردنی ئینسانن کە خوا لە قورئانە فەرمێ إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار والفلك التي تجري في البحر بما ينفع الناس وتصريف الرياح والسحاب المسخر بين السماء والأرض ئەم ئاەتە منزومەیە کە لە هەموو ئەو شتانی کە لە دەوروبەرمانە لە سروشت و لە گەردوون لە خاک و لە ئاو لە ئەو شتانەی کە خزمەت بە ئینسانەکەن لەم سروشتە جوانە خوای تەعالا لەو ئاەتا کۆی کردوونەتەوە کە واجبی سەرشانی ئینسانە وەکو نیشانەیەکی دەسەڵاتی ئیلاهی ئینسانە بێ بیپارێزێ و ناکرێ ئینسان بەوەی کە خوا نەخواسە ئەو قسەی جەنابەت فەرموود بەڵێ منیش جارێکیان گوێم لە برادێکەوە بۆ ئەگەر ئێمە جارێکیان عینێکی فڕەدا دەبێ ئەو لە سیارەکەوتم با بۆ بواکەی وتی ئاخرەگەر پیسی نەکەینە و کرێکارانی شارەوانی ئیتر بۆ خۆی ئیشیان نامێنە کۆرەوتم با بۆ تۆ گوناحێکی گەورەیەکەی تاوانەکەی تۆ ئەرکی سەرشانی ئەوانیش یەک قورسەکەی دوو هەم ئەوە نابێتە مۆبەڕێ بۆی کە تۆ گوناحێک بکەی بڵێ وەڵام من لەبەرێ ئەوان کاریان بۆ بدۆزرێت ژیان خۆی هەر بە شێوەندە پیسە کە پێویستی بە خەڵکێک هەیە خزمەتی بکە بەڵام ئێمەش هەبێت دەستێکی هاوکاری بین وەکو چۆن ئینسان لە ماڵە باوکی شێگەکە دایکی شێگە خۆشێک برا هەر کەسێک سوچێکی ماڵەگرێ بۆ خزمەتکردنی مەوزومەی ماڵ ئەو مەشروعی کە هەمویان کۆ ئەکاتەوە جا ئینسانی موسڵمان نابێ خوا نەخواسە ئەو قسە بکرێەوە قسەیەکی فاریغ و بەتاڵە ئینسان پێی گوناحبارە بێ هەڵەیەکی کوشندەیە ئینسان بیر لەوە بکاتەوە بڵێ وەڵام من بۆیە ئێرا پیسەکەم بۆی خەڵکێک ئیشەکەی نەفەوتێ ئەو یەکێکە لە گوناح و تاوانە گەورەکە مامۆستا عەرفان ئێمە ئەبینین لە ئێستاە گرفتی ژینگەیمان یەکجار زۆرە لە ئاستی جیهان خەریکە پلەکانی گەرما بەرزە بێتەوە هەموو ئەمانە بەرۆکی لای خۆشمانی گرتووە یەکە لە ڕێگە گەورەکان بۆ بەرەنگاربوونەوەی چاندنی دار و درەختە لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆن باسی گرنگی چاندنی دار کراوە بەڵێ وی وەکو ئەو تێڵێن ئیکۆساید پێنجەمین تاوانی نێونەتەوەی ئەواتە جینۆسایدی ژینگە بەداخەوە ئەمڕۆ یەکێک لە تاوانەکان کە ئینسان خۆی مەرکەزی ئەو تاوانەیە کە دەرحەق بە ژینگاییکە یەکێکە لە تاوانە گەورەکان بەداخەوە لەسەر ئاستی دنیا و وتراویژە لە ١٧ ئەو ڕووداوە سروشتیانەی کە ڕوو ئەدا لە کەونە بەشێکی زۆری پەیوەندی بە مەرکەزیەتی ئینسان و هێواتە ئینسان خۆی بووەتە زاڵمێک یان تاوانبارێک لەو ڕووداوە سروشتیانە کە ڕوو ئەدا و ئەبێتە مایەی مەترسی لەسەر ژیانی ئینسان پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت سەبارەت بە ئاوەدانکردنەوەی زەوی ئەفەرمێت کەسێک زەویەکی هەیە با بەکاری بێنێ و سەوزیکە واتە نابێ بە وشکی بمێنێتەوە ئەگەر خۆی نایکە باویدا بە برایەکی ئەو بیکە واتە گەر خۆی ناتوانێت و ئەرکە جێبەجێ بکە بیدا بە یەکێکی تر بۆ لەبەرەوەی سەوزکردنی زەوی هاوکاری حیاتی ئینسانە ئێمە بە سەوزکردنی زەوی بە ئاوی زەوی ئەو ئۆکسجینە کە سەرچاوی حیاتی ئینسانە ئێمە لە سەوزکردنی زەوی دەستمانەکەوێت ئۆکسجین هەوا یا ئاو کە خوا لە قورئانە فەرمێ وەجەعەلنا من الماء كل شيء حي واتە ئاو سەرچاوی ژیانی هەموو شتێکە ئاو سەوزایی دوو مکەویناتی ئەساسی حیاتی ئینسانە بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم جارێکیان بە شوێنێکا تێپەڕی سەحابەیەک خەریکی دەستنوێژگرتن بوو 5-6 جار ئاوی ئەکرد بە دەم و چایە پێغەمبەری خوا فەرمی قانونی دەستنوێژەوەیە 3 جار با لەسەر بەحرێکیش بێ نابێت لە 3 جار زیاتر بێ واتە بێتە ئیسراف ئیسرافکردن لە ئەو ئاوا کە خزمەت بە ئینسانەکە
ولا حەدیثێکی ترا فەرمێت هیچ کەسێک باخێک درەختێک ناچێنێ یان زەویەک ناکا بە زەراعەت حیوانێک لێی بخوا ئینسانێک لێی بخوا ببێتە سەرچاوی دارایی بۆ خۆی هەر هەموویە بێتە عیبادەت و سەدەقە بۆ ئینسان خۆی واتە درەختێک کە تۆ ئەیچێنی مەسەلا زەویەکەکەی بە زەراعەت جگە لەوەی سەرچاوی داهاتە بۆ خۆت کەسابەتکردن عیبادەتە جگە لە کەسابەتەکە گەر حیوانێک ئینسانێک ڕێکەوێتەوە شوێنە سوود ببینێت لەو شتەی تۆ ئەوە بێتە عیبادەت بۆ تۆ یا لە شوێنێکی ترا پێغەمبەر ساسمە فەرمێ خۆتان پارێزن لەو سێ تاوانەی کە لەعنەتی تایە کە ئینسان بەر نەفرەتی خواکێ وتیان چیەی پێغەمبەری خوا فەرمی یەکێک لەوانە ئەوەتانێ سەرچاوەکانی ئاو پیس بکەیت ئیتر ئینسان لە نزیکی و شوێنانە پیس و چەپەڵیان بکاوەکو بەرەو بەهار و نەورۆزی شاڕۆین اینجا فەرمی شوێنی سێبەری خەڵک شوێنی سێبەری خەڵک ئەو درەختانەی کەوا هەن شوێن سێبەرن شوێنی دانیشتن و ئیسراحەتی خەڵکن پیسکردنی ئەو شوێنانە لەگەڵ سەرچاوی ئاو لەگەڵ هەر شوێنێک کە خزمەت بە ئینسان بکە با لە سەحرایەکی ژابێ لە حەدیثێکا فەرمێر کەسێک دارێکی سیدر ببڕێ بە بێ مباڕیر واتە پێویستی و بەو درەختە نەبێ و بچی بیبڕی ئەگەر پێویستی ژیان وا بکا کە ئینسان بۆ نمونە و درەختەیەنێ لە شارە لە ئیشەکەی خۆیان بەکارێنێ بۆ خزمەتێک بۆ نمونەیەکەی بە مێزەیە ئەیسووتێنی بۆ نان و چێژ دروستکردن یا بۆ شتێک کە سەرچاوە حیاتی ئینسانەوە عوزرت هەیە و دروستە چونکە بۆ خزمەتی ئینسانە بەڵام بەبێ عوزر درەختێک ببڕی لە سەحرایەکی شابێ فەرمێدەوەی ئینسان خۆی هەنگاوێک بەرەوە ئاگری جەهەنەم ڕۆشتووە حتا لە مەکە و مەدینە کە دوو شارن پێغەمبەر صلی الله علیه و سەلەم سەرەتای ژیانی ئیسلامەتی لەو دوو شارەوە دەستی پێکردووە ڕاوکردنی شتیایە حرام بوو ڕاوکردن درەخت بڕینی ئیلا درەختێک مەسەلا بەرهەمی ببێ تۆ بەرهەمەکەی لەکەیتەوە یەک درەخت ببڕی لەو شارەیە لە مەکە یا لە مەدینە و کەسێ ڕوا بۆ حەج ئەچێ بۆ عەمرە ئەچێتە مەکە ئەچێتە مەدینە هەر لقی درەختێک بشکێنێ بێ حیوانە سەر بڕێ یا بێ پارەیەک بدا لە کەفارەتە بەڵێ بمبورە قسەکەی بەڕێزت ئەبڕم باسی ڕاوکردنت کرد بۆ نمونە لە لای خۆمان بەداخەوە ڕاو هەیە هەنێک کەس هەر بۆ چێژە چێڕاوەکە پێویستی پێنیە ئەمە لە ڕووی ئاینیەوە چۆنە ئەو پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمێ ئافرەتێک خوای تەعالا کە ئەیخاتە ناڕەحەتی و زەحمەتی قیامەت و لە ئاگری جەهەنەما خۆی بینێ و تۆ لەبەرەوەی کە حیوانێکی بەناحەق کوشت پشیلەیەکی سجن کرد لە ماڵەکەی خۆیان بێنان و ئاوی کرد یعنی ئینسان بەبێ مەعزەرەت ببێتە سەرچاوەی زەرەر بۆ حیواناتێ بۆ تەیر و تیور نابێ بکوژرێن ینی حیواناتیش یەکێکن لە بەشێکن لە ژینگەی خزمەتکردنی ئینسان و یەکێکن لە مەخلوقەکان خوای تەعالا فەرمێت ئومەمون ئەمسالکم ئینسان نابێ قڕیان بکە ینی ناکرێ ڕاویش کۆمەڵی خصوصیاتی خۆی هەیە وەختی خۆی هەیە کاتی خۆی هەیە بەڵام ئینسان بەبێ بەڵگەیەک بەبێ هیچ شتێک بەبێ مەعزەرەتێک نابێ ببێتە مەترسی بۆ هیچ گیان لەبەرێک بۆ هیچ تەیر و تیورێک ئەوانش بەشێکن لە مەنزومەی کەونی کە خوای تەعالا خەڵقی کردووە زۆر باشە ئینجا مامۆستاوەکەوەی ئەزانین بۆی ئەوەی کە ئێستا کەشوها گۆڕانکاری بەسەرا هاتووە لە هەندێک شوێنە بۆ نمونە هەندێک جا وشکە ساڵی ئەبێت کە خۆی گەورە لەبوون و نەبوونی هەموو ئەمانە خۆی شارەزاترێک و خۆی ئەزانێت لەوەی کاچی ئەکات خۆی گەورە بەڵام هەندێک جارەوەی کە نوێژە بە بارانە ئەکرێت هەر هاوڵاتیانە لەوەی کە داوا لە خۆی گەوراکەنەوەی کە باران ببارە بەڵام کاتێک کە دوایەوە بارانەکە باری هەر ئێمە کە قەدری نازانین قەدری ئەو بارانە نازانین ناتوانین سوودی لێوەربگرین بەڵێ ڕاستی ئەمە دایمەن بەڵێ دوعاکەین ئینسان بۆی خوای تەعالا نیعمەتەکانی لێ نەگرێتەوە چونکە خوا لە قورئانە فەرمێ وەئین تەعودوا نعمەت الله لا تحصوها ئینسان ئەگەر نیعمەتەکانی خوا بژمێرێ کە بەسەر خۆیەوە هەیەتی ڕاستی ئینسان ناتوانێت تعدادیان بکە و بیانژمێرێ نیعمەتەکانی خواوەندە زۆرن بە تایبەت نیعمەتی ئاو ئێمە بەرەو وەرزێک کە ڕۆین کە وەرزی بەهار و هاوینە لە ڕاستیە ئاو وەکووتمان خوا لە قورئانە فەرمێ سەرچاوەی ژیانی ئینسانە و نابێ ئینسان ئیسرافی تیا بکە یەکێک لە گوناح و تاوانەکان بریتە لە ئیسرافکردن لە ئاوە یا پیسکردنی سەرچاوەی ئاوەکو پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمێتی ئاو یەکێکە لەو نیعمەتانەی کە ئینسانە بێ بەتایبەت لە وڵاتەی ئێمە وڵاتێکی کەم ئاوین هەندێک جاریش لێرە و لەوێ هەواڵ بڵاوە بێتەوە کە وشکە ساڵی لە وڵاتی ئێمە ڕوو بدە
یا مەترسی لەسەر وڵاتەیە کە سەرچاوی ئاوی باشی نییە لە ڕاستیە خزمەتکردن بە مەشاریعی ئاوی و بەو ئاو بارانەی کە خوای تەعالا بۆمان ئەنێرێ ئینسان لە سنووری خۆی زیاتر تێیپەڕێنێ گوناحبارە بێ بە تایبەت کە بە زەحمەت ئێستا کە ئاو بەدەیان مەشاریعی گەورە کە گاتە شارەکان بەڵام خەڵک بەشێکە لە پاراستنی حیفزی ئەم ئاوە حکوومەت و دەسەڵاتیش خۆی بڵێن ئیدارەی دەوڵەت کە معنین بە سەرچاوەکانی ئاو هەم پێویستە ڕێنمایی بدەنە خەڵک و هەم پێویستیژە لە ڕاستیان لە مەدرسە و لە قوتابخانە و مەکتەبەکانە بخوێنرێ بۆی ئەو جیلانی کە پێگەن و مناڵانەیمان کە پێگەن و سبەینێک گەورە بن و ئەبنە بەشێک لە ئەو ئینسانانی کە خزمەت بە خۆیان و بە ژیانی خۆیان و ئەو خەڵکەکەن بزانن قیمەتی ئاو لە چیایە چونکە لەوە چێت کافی و شافی نەبێت زۆر جار ئینسان لە ساڵێکە دوو جار سێ جار تەتەڕوقی بۆ بکە مامۆسایەکی ئاینی لە جومعەیە بەڵام ئەگەر ببێتە دەرسێک کە ئینسان وەکو دەرسەکانی ژیان بیخوێنێت تەلەبەیەک مناڵێک گەنجێک بیخوێنێ لەوە چێت لە زاکیرەی ئەو ئینسانە بمێنێتەوە ئەمە شتێکی زۆر باشە بێ بۆ خزمەتکردن بە ئەو شتانەی کە سەرچاوی ژیانی ئینسانن بە تایبەتی ئاو هەوا خاک حیوانات یا هەر شتێکی دەوروبەری ئینسان زۆر زۆر سپاس بۆ خۆشبێت بۆ ئامادەبوونێت زۆر خۆشاوی ئەوەش خۆش بێت لە شانسان.